بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدی حکومەتی ماوە بەسەر چووی هەرێم جارێکی دیکە ڕۆژدۆتەوە بۆ بەغداد بە مەبەستی هەمواری یاسای بودجێ عێراق لە ساڵی 2024 لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو لیژنەی کە سوودانی پێکی هێناوە ئایا تاکو ئێستا بەرگەکان ئەو بورگانەی کە هەموار دەکرێنەوە ڕێکەوتنی لەسەرکراوە لە بینی هەرێم و بەغداد وایەکەی پەرلەمانی عێراق بودجەکە هەموار دەکاتەوە و کەش دەچێتە بواری جێبەجێکردنەوە اینجا تا پەسەندکردنی بودجە ئایا عێراق هیچ بڕەپارێکی دیکە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت وەلی ئێستاشدا بەغداد بازدەوەکە داوای قەرزەکان لە هەرێم دەکاتەوە قەرزی بانکی بازرگانی کە ماگانە 53 میلیار بووە لە بودجێ عێراق هەروەها داوای پارانج دەکات کە لە 2023 بە قەرز داوێتی بە هەرێم ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆرا عومەر پەرلەمانتاری عێراق تاوتوێ دەکەین. کاک سۆرا بەخێر بێت سوپاسیان بدەبوون دەکەن سوپاس دەکەین. ڕۆژی سێشەممە دانیشتەکانی پەرلەمان دەست پێ دەکاتەوە ڕۆژی سێشەممە نۆی مانگ بەڵێ یەکەم ڕۆژی خولی گرێدانی یاسایی نوێیە بەڵام هیچ کۆبوونەوەکی پەرلەمان دیاری نەکراوە تەنها یەک کۆبوونەوە لە پاشنیوە ڕۆیان لەگەڵ سەرۆکی کوت لە پەرلەمانیەکان دانراوە بۆ ئەوەی پلانی و ئەجێندای کۆبوونەوەکانی ڕۆژانی ئایندەدا ینی ڕۆژی نوێی مانگ کۆبوونەوە ناکرێت چی بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بێت چ بۆ بابەتی دیکە بێت نەخێر لەبەرەوەی ڕۆژی نۆی مانگ شاندێکی پەرلەمان بە سەرۆکایەتی بەڕێز موحسین مەندەلاوی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکات بۆیە تەنها جێگری سەرۆکی پەرلەمان دەمێنێتەوە وەگوتم تەنها کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان تا ئێستا دیار نییە سەرۆکی پەرلەمانی عێراق کە هەڵدەبژێردرێت و ڕێکەوتن نەکراوە بۆ هەڵبژاردنەوەی دوای لادانی حەلبوسی لە مانگی 11 لە 14 تا ئێستا هیچ شتێکی فەرمی بۆ کاندیدی جێگرەوەی سەرۆکی پەرلەمان دیاری نەکراوە و حکمێکی وەلائیش لە محکەمەی ئیتیحادی دەرچوو کاڵێ لە غیابی شوێنی سەرۆکی پەرلەمان جێگرەکەی دەتوانێت بەردەوام بێ لە کارەکان و تەحدیدی نەکردووە ڕەنگە پرسی سەرۆکی پەرلەمان هەروە بە ئاسانی تێنەپەڕێت جێگرەوەی و هەڵبژاردنەوەی. باش ئێستا موحسین مەندەلاوی جێ ئەو کارەکانی سەرۆکی پەرلەمان بڕێوە دەبات کە جێگیری یەکەمە؟ بەڵێ ئێستا هەموو دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان لە لای ئەوە و سەرۆکی پەرلەمان مامەڵات بەس ئێستا دیارێکی ناوی دەهێنرێنە ناو سونەکان کێ بکرێت شوێنی حەلبوسی بگرێتەوە خۆی چوار لە سونەکان کاندیدن ناویانە برێ بە ناڕەسمی حیزبی تەقەدوم کە لە باشە کوتلەی حەلبوسیە کاندیدیان هەیە باشە شێخ شەعلانە و حزبی سیادە لە سونە کە هاوپەیمانی تەقەدومی حەلبوسی بوو پێکەوە کوتلەی سیادیان بەکارهێنا بوو ئەوانیش کاندیدیان هەیە و سالم عیساویە باشە و عەزم موسەنا سامەڕایی کاندیدێتی کە ئەوانی سونەن بەڵام ئەوان لەگەڵ ئیتاران لەگەڵ کاندیدبوونی دکتۆر مەحموود مەشهەدانی کە ئەویش دیارە دەوڵەت قانونی مالیکی پشتگیریەکەواتە شیعەکان پشتگیریەکەن ئێستا چوار کەس کاندیدن چوار لە سونەکان کاندیدن. باش ئێستا عێراق بڵێن پەرلەمانی عێراق کە دانیشتنەکانی دەست پێ دەکاتەوە کە سەرۆکی نێکێشە بۆ هەمواری یاسای بودجە دروست نابێ نەخێرەوە گوتم قەرارێکی محکەمەی ئیتیحادی هەیە حکمێکی وەلائیەکە جێگری ئێستا سەرۆکی پەرلەمانە بەدەسەڵاتەکانیەوە. باشە بەزە ئەو لیژنەی کە سوودانی پێکی هێنابوو بۆ هەمواری یاسای بودجە دیارە چی کردووە ئێوەکو پەرلەمان هیچ یاخود هەموارەکە کەی دەگاتە پەرلەمان نێردراوە دەنێردرێت خۆی لە ڕاستیە هەموارەکە ئەم شاندەی حکوومەتی هەرێم کە ڕۆشتون لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی ئیتیحادی دەبێ ئەو بابەتە گفتوگۆ بکەن و پێشنیاری خۆیان بدەن بە حکوومەتی ئیتیحادی لەبەرەوەی حکوومەتی ئیتیحادی و سەرۆک وەزیران سکاڵای لەسەر یاسای بودجە تۆمار کردووە باشە و سەرەتا داوای حکمی وەلایی کرد لە محکەمەی ئیتیحادی بۆ ئەوەی هەموو ئەو بابەتانەی کە سکاڵای تیا تۆمار کراوە حکمی وەلایی بۆ کارپێکردنیان دەربچێت کە ڕابگیرێ کارپێکردنیان بەڵام محکەمەی ئیتیحادیەوەی ڕەت کردەوە
تەسەورەکرێت حکوومەتی سوودانی خۆی زۆرترین هەمواری هەبێت لەسەر یاسای بودجەی 2024 ئێمە کەمترین هەموارمان داوا کردەوەی جیاکردنەوەی موچە خۆرانە لە ئینفاقی فعلی ئێمە هەموارەکەمان ئاسانە داواکاری گرنگە بۆ خەڵکی کورد باش ینی سەر ئەوە نییە کە مادەکانی تایبەت بە پشکی هەرێن کە مادەی 11 و 12 و 13 هەموار بکرێتەوە کەمترین هەمواری ئێمەیە وەکو کورد زۆرترین هەمواری حکوومەتی سوودانی و ئەنجومەنی وەزیرانە باش بەس بۆ ئێستا هەموارەکە دیارەکەی دەنێردری دیار نیێوە وەکو وادەکەی تا ئێستا هیچ وادەیەک دیاری باش ئەگەر بۆ نمونە لە 15 مانگ بگە چەندی دەوێت تا پەسەندکردنی و جێبەجێکردنی و مانگێکی دەوێت تا چی دەبڕی هەموارەکە کە هات طبعاً خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ ڕاستەوخۆ و دوای ئەوە دەدرێتە لیژنەی لە دارایی لەوێ مناقەشە ئەکرێ و راپۆرتی لەسەر ئاماداکرێ بۆ خوێندنەوەی دووەم و بە مدەیەک دوای خوێندنەوەی دووەم کە 72 کاتژمێرە تەسویتی لەسەرەکرێ باش ئەمێنێتەوە سەر جدیەتی ئەوەی کە حکوومەتی هەرێمەوەی پەیوەستە بە هەمواری بودجەی هەرێمی کوردستان پێویستی بەوەی بێت لەگەڵ کوتلەکانە لەگەڵ لایەنە سیاسیەکانە داوای پشتیوانیان لێ بکات چکە ئێستا کۆدەنگیەک دروست بووە لە ناو هەموو کوتلەکان کە ئەم مەسەلەی موچەی هەرێمی کوردستان چارەسەر بکەین کۆدەنگی دروست بووە لە ناو لایەنە ئەوسڵەکانیش بەڵێ دروست بووە بەڵام بەداخەوەی لەم کە نەڕێکەوتن و نە زۆر وعد و بەڵێن لەگەڵ عێراقیەکانە ئەنجامی نییە زۆر ناچنە ژێرباری ئەو وعدانەی کە پێشتر داویانە ڕاستگۆیان بەداخەوە کەمە و تا ڕادەیە دەتوانم بڵێم هەر نییە بۆیە زۆر شت ئەگەر ڕێکەوتنیش بکرێ هەتاکو و نەتیجەکەی دەرنەچێت زەمانەتی نییە بەس مانگێکی دەوێت تا بڵێن لە ڕۆژنامەی وقایع بڵاو دەکرێتەوە دەچێتە بواری جێبجێکردنەوە یاساکە کاتی دەوێت بە دڵنیاییەوە کاتێوە چکە وەزارەتی مالیەش جارێکی ترە بێت تعلیماتی پێ دەرکاتەوە کە گۆڕانکاری لەو مادەوێت بەس چ کاتێک بۆ نمونە ئەو پرسی موچە ئەوەی کە تایبەتە بە هەرێم هەموار دەکرێتەوە بەغدا و هەرێم لەسەر چی دەبێت سەرەتا ڕێک بکەون بۆی هەموارەکە بچێتە پەرلەمان اینجا گفتوگوی لەسەر بکرێ و لەوی بۆ بکرێ طبعا هەرێم لەگەڵ بەغدا تا ئەم ساتە گفتوگۆکانیەوە تا بەردەوامە باشە بەڵام بەداخەوە پرسی نەوت تا ئێستا چارەسەر نەبووە پرسی نەوت چارەسەر نەبووە بابەتی نەوت تا چارەسەر نەبێ کاک حەکیم کوێی نەوت دەبێت چارەسەر بێ بۆ نمونە کرێی دەرهێنانی بەرمیلێک نەوت کە کۆمپانیا بیانیەکان بە عەقدی شەراکە لەگەڵ حکوومەتی هەرێم واژۆیان کردو و کاری پێکرێ خۆی کاتێک کە محکەمەی ئیتیحادی یاسای نەوت و گازی هەرێمی هەڵوەشاندەوە لە ناو قەرارەکە هەڵێ وەزارەتی نەوت تەکلیفەکرێ بە ئیعادە نەزەر بە عقودی نەوتی هەرێمە چکە ئەوانی شەزانن عقودی نەوتی هەرێم خەلەلی زۆرە و جۆری عقد لە هەرێم لەگەڵ جۆری عقد لە عێراق جیاوازی هەیە تاو کاتەی یاسای نەوت و گازی عێراق دەرەچێ باشە چکە عێراقیش تا ئێستا یاسای نەوت و گازی نییە هەرێم هەیبوو هەڵوەشێنرایەوە بە قەراری محکەمەی ئیتیحادی دەبێت ئەم پرسەی کە بووەتە بربەست لە بەردەم بودجەی هەرێمی کوردستان مەسەلەی کرێی دەرهێنانی بەرمیلێک نەوتە تا ئێستا ڕێکەوتن نەکراوە تا ئێستا ڕێکەوتن کەسەوە پێشتر هەرێمی سازێک کردو پێشتر داوای 32 دۆلاری دەکرد 24 بۆ بەرهەمێنان حەوت بۆ گواستنەوە عێراق دەڵێ 6 دۆلار تا ئێستا هیچ لێک نزیک بوونەوەیەک هەیە طبعا دوایین کۆبوونەوە بوو وەزیری نەوتی عێراق هاتە هەولێر و لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان و حکوومەتی هەرێم دانیشتنیان کرد داوای عقودە نەوتیەکانیان کردبوو کە بدرێ بە عێراق بۆی ئەوان دراسەوە بکەن بزان ئەم خەلەلە لەکوایە ئەم نرخە زۆرە بۆچیە جۆری ئەم عەقدانە بۆ وایە بەڵام لە هەمان کاتی شابیرمان نەچێت کۆمپانیا بیانیەکان نەوت بەرهەمەهێنن ئەگەر استحقاقی ئەوان نەدرێ ئەوانیش نەوت بەرهەم ناهێنن وەخۆستا دەیفرۆشنەوە لە بازاری ناوخۆ بەپێی بەیانامەی خۆیان دەیفرۆشن دەڵێن بە 35 دۆلار دەیدێن ئەی چۆن ئەگەر خۆیان 32 دۆلاری تێبچێ بۆ بەرهەمێنان و گواستنەوەی چۆن بە 35 دۆلار دەیدەن چونکە خۆیان قسە دەڵێن لە بازاری ناوخۆ بە 35 دۆلار دەیفرۆش ئەگەر وا بکەنەوە بە تاڵان بردنە بە تاڵان فرۆشتنە چونکە من دڵنیان پارەی شەریکاتیش نادەنە بێ بە قەرز ئەگەرەوە بفرۆشن بەونە ناتوانن پارەی شەریکات بن باش دیارەوە لە دەرەوەی پارەی شەریکات ئەیدەن چکە شەریکاتی نەوتیش داوای ملیارێک دۆلاری مستحقاتی پێشووی خۆیەکە هێشتا ئەوەشیان نەداوە باشە بەس ئێستا هیچ لێگنزی بوونەوەیەک نیە لە بینی ئەو 30 دۆلاری کە بەرپرسانی هەرێم و کۆمپانیا نەوتەکان داوایکن لەگەڵ ئەوەی کە عێراقی 6 دۆلار
بۆ خەرجی ئەو بۆ خەرجیەکە وایە سۆمۆڵی ئێمە پابندین بەو نرخەی کە لە موازنە ئاماژەی پێکراوە چەند 1960 دینار کە تەخمینەکرێ بە $6 ئێمە پێمان وتن کولفەی دەرهێنانی نەود لە سەحرایە لە بەسڕەکە لە سەر ڕووی ئەو بیابانەیە جیاوازە لە ناوچە شاخاویەکان بۆیە حەقە جیاوازی کولفەی دەرهێنان لە ناوچەی شاخاوی زیاترە لە ناوچەی سەحرا بەس بەو ئەندازێش ئەوەندە ئەوە ڕەچاو بکرێ بەڵێ بێن سیاغی ئەم نرخە بکەن بە ڕێکەوتنەوە لەگەڵ کۆمپانیا بیانیەکان چکە کۆمپانیا بیانیەکانیش بەڕاستی ئەگەر بڕۆن شکات بکەن ئەم حکوومەتەی کە ئێستا ئەوە وەزعێتی تەحمولیەوە ناکا شکاتی هەموو کۆمپانیانەی بێتە سەر لەسەرەوەی کە پابند نییە بە کرێدانی کرینەوە بەزگە شکات بکەن کێ دەبێ بۆ نمونە قەرەبۆکەی بدە چێ ئیمزای گرێبەستەکانی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەسیستا گرێبەستەکان دراون بە عێراق بۆی بە ڕێزوتە بە پێی برای دادگای فێدراڵی پێراچوونیان پێدا بکرێت دراون بە عێراق ئەوژ کاتی ناوێت تا پێراچوونیان پێدا بکرێت خۆی لە ڕاستیە وەزارەتی نەوتی عێراقیش جددی نییە لەوا کە ئەم پرسە حەل ببێ چکە پێی وایە کولفەی زۆرترە لە داهاتی بۆیە پێی وایە بمێنێتەوە ئاوا باشترە بەڵام ئەم تەسەورە لە مانەوەی نەوتی هەرێم بەم جۆرە باجەکەی خەڵکی کوردستان داوێتی موچەخۆر داوێتی بەشە بودجەی هەرێم لە بەرامبەرە تووشیەوە بووە کە نەدرێ باشە بەس ئێستا ناکرێت بەر لەوەی کە ڕێکەوتن بکرێ هەناردەینەوە دەست پێ بکاتەوە چکە لە یاسای بودجەر ئەو نەسایە 400,000 بەرمیل هەرێم دەبێت تەسلیمی سۆمۆیکە ئێستاەوە ساڵی تازەیە خۆ بە پێیەوەش بێ دەبووە لە یەکێکەوە دەبێت جێبەجێ بکرێوایە کاک حەکیم نەوتی ئێمە کۆمپانیای بیانی بەرهەمیە هێنێ ئەگەر هەناردە دەست پێ بکاتەوە بۆ هەر بەرمیلێک ئێمە بێ ئەو نرخە بدەین کە $24 بە تێکڕای هەموو ئەو ناوچە جیاوازانە یەکێ ئەمادا حکوومەتی عێراق کە ئێمە تا 25 سی 2023 خۆمان نەوتمان فرۆشت وارێمی کوردستان 3 تریلیۆن و شتێک داهات بووە عێراق هەمووی بە داهات داناوە بەڵام هەرێمی کوردستان ئەڵێ من تریلیۆن 600 میلیاردیم داوەتەوە بە خەرجی کۆمپانیاکان خەرجی جۆرا و جۆر کە هەموو جارێ لە 157 پارەی نەوت ڕۆشتووە بۆ خەرجی عێراق ئاعتراف بەمە ناکا واتە هەناردەی نەوتی هەرێم دەستیش پێ بکاتەوە چارەسەری ئەم گرفتە نەکرێت کۆمپانیا بیانیەکان شکاتمان لێکەن یان نەوت بەرهەم ناهێنن عێراق خۆی لەم کێشەیە بە دوورگرتووە و چارەسەریشی نەکردووە باجەکەشی خەڵک داوێتی هەرێمی کوردستانی گرێبەستە خراپەکانی ئەوە نەتیجەکەی دەسەڵاتدارانیش پێیان خۆش نیان بارودۆخە بەردەوام بێ بخۆیان بنەوت بە تەنکەر بفرۆشن و داهاتیان دەست بکەوێ پێیان وایە ئەمە ئەرکی عێراقە و بڕۆن لە عێراق داوای موچە و بودجە بکەن نەوت لای ئێمە نەماوە و لای عێراقە باش بەڵام دەبێت خەڵک بزانێ بەم گرفتەوە نەوت وەستێنراوە نەوت بە بڕیاری دادگای فیدراڵی و دادگای تەحکیمی پاریس یاساکەمان هەڵوەشاوەتەوە هەناردەی نەوت و فرۆشی نەوت لە دەسەڵاتی هەرێم دەرهێنراوە ئێستا ڕۆژانە 85,000 بەرمیل تا ئێستا ئەدرێ بە سۆمۆ بەکارەهێنرێ واتە 315,000 ماوەکە عێراقەڵێ ئەوەشمان بنێ لە ناوخۆ بەکارێن چکە بە پێی یاسای بودجە بنێرێتە دەرەوە یا لە هەر دەواازەیەکی ترەوە بێ یا لە ناوخۆ بەکارەهێنرێ عێراق ئیشکالی نییە لە ناوخۆ بەڵام تا ئەم ساتەش لە ناوخۆ جدی نەبوون لە بەکارهێنانیە یاخر پێویستیان پێێتی چونکە خۆشیان هەناردەیان کەم نەکردوەوە خۆشیان خۆیان پێیان وایە گرفتی نەوتی هەرێم لە کۆڵیان بۆتەوە چکە هەرێم پابند نەئەبوو بە ئۆپیک پڵەسەوە کاتێ بڕیارێدا عێراق ئەبێ ڕۆژانەوەندا ملیۆن بەرمیل دەربێنێ و بینێرێتە دەرەوە باش هەرێم پابند نەبوو هی خۆی چەند وایە ئینار عێراق ناچارە بوو ئەوەی هەرێم حساب کا و لەوەی خۆی کەم کاتە باش بەس ئێستا نەجاتی بۆ لەوانە نەجاتی بوو بەڵام خەڵکی کوردستان گیرۆ دەبووە باش ئەوەی کە بەرز دەڵێ بۆ بەر لە هەموار یاسای بجە دەبێت لەسەر خەرجی نەوت پێراچوونەوە بەگرێ بە سنەوتەکان ڕێکەوتن بکرێت بەس کێشە بوو لەسەر داهاتی ناوخۆش چی مڵکی وەزارەتی دارایی عێراق چی مڵکی وەزارەتی دارایی هەرێمە خۆ لەسەرەوەش ڕێکەوتن نەکراوە وایە ئەوەش تقریباً تا ڕادەیەک باشترە لەوانی تر هەرێم وتێتی ئێمە
بە کۆی گشتی لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 مانگانە 320 میلیارد داهاتی گومرگی و داهاتی ناوخۆمانە بووە دەواازەی سنووری و ناوخۆ بەپێی یاسای ئیدارەی مالی و دەینی عام هەموو داهاتەکان ئیتیحادین واتە دەگەڕێنەوە ئیتیحاد هی هەرێمەکان پارێزگاکان تەنها لە 150 داهاتی گومرگ ئەدرێتەوە بەو پارێزگایەی کە دەواازە سنووریەکەی تایە. هەرێمی کوردستان کاتی خۆی وا تێگەیشتە بوو کە تەنها لە 150 داهاتی گومرگەدا بە عێراق. ئێستا عێراق هەموو داهاتە ناوخۆیەکانیەوە تەنها لە 150 گومرگەداتەوە بە هەرێم بە پێچەوانەی تێڕوانینەکەی هەرێم. وەلەو کاتەشی کاک حەکیم کە هەرێمی کوردستان یاسای ئیدارەی مالی و دەینی عام دەرچوو هەرێمی کوردستان باکی نەبوو چکە پێی وابوو قەت ڕۆژە لە ڕۆژان دەوڵەتی ئیتیحادی عێراقی دەسەڵاتی بەسەر هەرێمان نابێت کە داوای داهاتی ناوخۆی لێ بکە ئەو نەوتی نەیاوەتێ ئێستا داهاتی ناوخۆی چۆن نەداتێ بەڵام ئەوە ڕۆژەکە هات باش داوای هەموو داهاتەکانەکە ئێستا هەر بڕە بودجەیەک بۆ ئێمە بێت مستحق بین پێی 320 میلیاری لێ بڕن بۆکو داهاتی ناوخۆ بەڵێن داهاتی ناوخۆتان ئەوەیە ئێمەونەی لێ بڕین ئەوی ترتان بۆ نێرین ینی پێشبین دەکرێت لەو 320 میلیارانی 200 بۆ عێراق بێ بە پێ و داواکاری خۆیان بەشی زۆری بۆ عێراق بێ وایە بە دڵنیاییەوە بەشی زۆری بۆ چونکە تەنها لە 150 گومرگە دێتەوە بە پارێزگاکە ئەمان ناشی دەنەوە بە پارێزگا بەس بەڕست گەشتبینی ئێستا کەی هەموارەکە دەست پێ بکە بۆی کێشەی موچە ئایا اینجا ئەو ئێستا لیستی موچە پێویستی بە 913 میلیارە ئەوەندە جێی دەکرێتەوە لە یاسای بودجە لە ڕاستیە کاک حەکیم من هەمیشە گەشتبینم باشە بەڵام کاتێ باز لە واقعێکی خراپەکەم بۆی خەڵک تێبگات چی دەگوزارێ باش و لە خۆشمەوە هیچ کاتێک نەڕەشببینی نەگەشتبینی پەخش ناکەم بۆ بەرامبەرەکەم بۆی واقعی بێت میسالیانەش شت باز ناکەم باش ئەم پرسە ئەگەر نەتوانین چارەسەری کەین وەزعی هەرێم بەم جۆرە ناڕوات خەڵک لە ساڵی 2023 سێ موچەی بفەوتێ و باشە بچێتە 2024 لە مانگی یەکان نەزانێ موچەی چی وەرەگرێت کەی وەری ئەگرێت ئەمە هیچ چییە هی کەیە چێ ئەیدات وەک دەبینین هەرێم بەغدا پارە نەنێرێ هیچ ناکە دەست لە داهاتی ناوخۆ نادەن بە دڵنیاییەوە چونکە 300 میلیاریمان بۆ مانگەکانی 7 و 8 و 9 وەرگرت بە داهاتی ناوخۆ موچەکەیاندا بەڵام 10 و 11 و 12 کە موچە نەدراوە خۆ داهاتی ناوخۆ لای هەرێمە هەرێم خۆشی لەوە خەواندووە موچەیەکی پێ نەداوە لە کاتێکا دەبوو بیدا و دەیتوانیش بیشیدا زیاتر لەوەش بدا باش بەڵام حکوومەتی هەرێمیش حەزەکە خەڵک هاان بدا بڵێ ئەوە عێراقا ئێمە نەوتمان تەسلیم کردو و پارەمان ناداتێ ئەو بەشەی پەیوەندی بە عێراقەوەی ڕاستە عێراق خەڵکێکی تایە دەسەڵاتدارانێکی تایە کە بە عەقڵێکی شۆڤێنی تەماشای هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەکەن بەڵام ئەمە هەموو کۆتاییەکەی نییە هەرێمی کوردستان خۆی هۆکارە بۆ ئەم دۆخەی کە دروست بووەوە خۆی بێمتمانەیەکی لەگەڵ عێراقا دروست کردووە کە عێراق متمانەی بە ڕاستیەکانی هەرێمیش نەماوە متمانە بێدا تا شتەکان نییە متمانەی نەماوە متمانە لە نێوان هەردوولا لە تەمەڕودی 10 ساڵی ڕابردووە نەماوە و عێراق ئەو کاتێک کە لاواز بووە ئەو کاتەی مەشغوڵ بووە نەیپەرجاوەتە سەر هەرێم هەرێم باش منەتی بە عێراق نەبوو بەس ئێستا چی دەکەن وەکو پەرلەمانتارەکان دەتوانێت چی بکەن کارتی چیتان بەرەستەوە لۆبی ئێستا لەسەر بۆنمە وەفدی حکوومەتی ماوە بەسەر چولێ لەسەر و واجبە چی بکە وەکو پەرلەمانتارەکان خۆتان دەتوانن لە ناو پەرلەمان چی بکەن بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێ کاک حەکیم باوەڕ بکە ڕەنگە کەم کات کورد بەقەر ئەم 1-2 ساڵە لە عێراقا دۆخ و ڕۆڵی خراپ بوو بێ ئەرزشی کەم بوو بێ کەم خۆناغێ من تەسەور ناکەم لە هیچ خۆناغێکاوەندە خراپ بوو بێ یەکەم شتێک بە ناوی کوردەوە نەماوە لەوێ
ناوی کوردەوە نەخێر ئەوان حسابی 61 ئەندام و 62 ئەندام پەرلەمان بۆ ئێمە ناکەن حسابی چمان بۆ دەکەن حسابی ئەوواکەن لایەنێک 31 کورسیە لایەنێک هەژدەیە لایەنێک نوێ لایەنێک چوارە لایەنێک یەکە و باشی شەزانن کە هەمومان پێکەوە ناکۆکین و یەکدەنگ نین لەسەر ئەو پرسانەی کە چارەنووسازن و پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستانەوە ئێمە ناکۆکیمان زۆرە و ناکۆکیەکان درێژکراوەی لە هەرێمەوە بۆ بەغدا یەکێتی و پارتی بردوێتی ئەگەر ئۆپۆزیسیۆن لە ڕابردووە ڕەخنەی لە حکوومەتی هەرێم بوو بێ کە ئەمەی شەفاف نییە گرێبەستی وایە سیاسەتی نەوتی خراپە گەندەڵی هەیە چی هەیە چی نییە یەکێتی و پارتی لەمە لایەنداوە هاتوونەتە سەر یەکتر شکاندن سکاڵا لەسەر یەککردن بەرامبەرکاندیدی یەکتر لە ناو یاساکانە کە یاسای هەڵبژاردنە ناکۆک بوون ئەوان لە ناو زۆر پرسیترە یەکدەنگ و کۆدەنگ نەبوون من لە یەکێک لە کۆبوونەوەکان لەگەڵ شاندی حکوومەت پێم وتەن وتم یەکێتی و پارتی ئەوەندەی ململانی یەکیانە کرد لەسەرەوەی سلێمانی باجیا بێ و داهاتی سلێمانی غەدری لێ نەکرێ و هەولێر نازانم چۆمتەوە نەشەڕی یەکتان کرد لەولاوە بە یەک وشەی ئینفاقی فعلی هەموو بودجەی هەرێم لە ناوچوو باش بەزی ئێوە دەتوان نۆکو لە پەرلەمان ئێستا لەسەر ئەوەی پێویستە بە حکوومەتەوە دەبێت چی بکە و ئێوە لە پەرلەمان دەتوان چی بکەن حکوومەت دەبێت هەموارەکە بنێرێ بەڵام هەموارێک کە حکوومەتی هەرێم ئەمە ئێستا هەیە ئەم شاندەی لەوێن پێشنیازی ئەوان بێت بۆ ئەوەی جدولی موچە پارەی موچە مەبلەغی موچە لە سەعات 12 و لە ئینفاقی فعلی دەربێنرێ جالایەنەکان بەمە ڕازی نێستا بۆ نمونە موچە باسی حاکیمە دەکرێت بخرێتە سەر حاکیمە نا بە حاکیمە حەل نابێ بخرێتە سەر جدولی موچەی عێراق و ئەوەی تری کە ئەمێنێتەوە باشە بودجەی ئیستیسماریە بودجەی تەشغیلی ئەگەر حکوومەتی هەرێم لە نەوتان ناگاتە نەتیجە ئەگەر داهاتی ناوخۆ و گرفتی پاکتا و قەرزەکان و چی هەیە ئەمانە نابێت لە موچەی خەڵک ببڕدرێ ئەمانە نابێت موچەی خەڵک ببێ بەبارمتە بۆی ئێستا ئێمە پێمانەڵێن بە ئینفاقی فعلی چەنێ داهاتی حەقیقیمان هەبوو ئەوەندە لە پشکی ئێوە ئەدەین ئێمە لە هەموو حاڵەتێکە لە ساهشت و لە سانۆ تێ ناپەڕێ بەشە بوو جەمان 320 میلیاری ناوخۆشی لێ دەرەکەن حکوومەتی ڕێمەڵە بەشی موچە ناکە ئەمە بەڕاستی ناحەقیە بە ئێمە ئاکرێ بۆ چونکە لە عێراقا ئینفاقی فعلی بۆ موچە نییە موچە لە دەرەوە ئینفاقی فعلیە موچە ئەرکێکی وە گرێبەستێکی نێوان فەرمانبەر و حکوومەتە غەسپە لەسەر حکوومەت لە وادەی خۆیان ئەم موچەیە بدا و مافەکەی دابین کە حکوومەت داهاتی دابەزی و سیاسەتی دارایی و ئابووری خراپ بووە و وڵات تووشی هەرچی بووە دەست لە موچەی خەڵک نادرێ بەڵام بەداخەوە بەشە بودجەی هەرێمی کوردستان بە موچە و بە هەموو شتێکەوە کراوە بە پاکێجێک ئەکرێ بە ناو ئینفاقی فعلی لە ئینفاقی فعلی کە داهاتی فعلی عێراقا ڕقمێک دەرەچێت کە هەرێم باش زۆر جار قەرزارە ئێستا لایەنەکان ڕێکەوتن بڵین ڕەزامەندن لە عێراق و لە ناو پەرلەمانیشکە و خەرجی فعلی لا ببرێ ئێمە ئەوەی کە گفتوگۆمان لەگەڵ کردووە وعدی پێداوین ئەڵێ بەڵێ لەگەڵ حەلیان لە سەرۆک وەزیران بەڕێز سوودانیەوە هەتا کوتلەکانی تر پێیان ئەڵێن کاکە ئێوە موچە و بودجەی پارێزگاکانتان وەزارەتەکانتان موچەکەیان ئینفاقی فعلی داهاتان کەم بکە موچەکەمەکە ئاڵێن نا ئەڵێن ئەی ئێمە بۆ وابین بۆ خەڵکی کوردستان ئێستا تۆ نەوتەکەت بە قەرار ڕاگرتووە کێشەکەی حەل ناکەی یاسای نەوت و گازیش دەرناکەی ئێزەن بوو گوناحی خەڵکی هەرێمی کوردستان چییە کە موچەیان نادرێتە بەشە بودجەیان نادرێتە بۆیە ئەبێ ئەمە جیا بکەینەوە ئەگەر جیامان کردەوە بەو وعدانەی کە پێیان داوین و بە هەوڵی زیاتر چکە بەبێ هەوڵی جدی زۆر و بە لێبڕانی ئەم تیمانەی لەوێن لە پەرلەمانتاران لە حکوومەت لە وەزیرەکان لە سەرۆکۆمار بەڕاستی دەبێ هەمووان جوهدێکی گەورە بکەین بۆی ئەمە چارەسەرکەین ئەگەر چارەسەری نەکەین دەبێت چی بکەن؟ وەڵاهی ئەو کاتە عیبە کورد لە بەغا بێ عیبە سەرۆک کۆمار هەبێ عیبە جێگری سەرۆک وەزیران هەبێ جێگری سەرۆک پەرلەمان هەبێ سەر و 6 پەرلەمانتار هەبێ بۆچیە یعنی ئەگەر تۆ نەتوانی
لە دوای ساڵێک لە یاسای بودجە کێشەی موچەی خەڵکی کوردستان حل بکەین بەڕاستی مانەوەی کورد لە بەغدا بە هەموو لایەنەکان خۆ دوک ئامادەی دەستبەرداری پەرلەمانتارێکت بی ئەگەر هەمومان پێکەوە لەسەر موچە و بودجەی خەڵکی کوردستان وەکو سەدریەکان چۆن لەسەرەوەی نەیان هێشت حکوومەت پێک بێنن بە یەک قەرار هەمووی هاتە دەرەوە بەڵێ من لەگەڵ سەرۆک کۆمارە ئێمە دەرەوە لەگەڵ جێگری سەرۆک وەزیران و وەزیرەکان و پەرلەمانتارانە دێمە دەرەوە باش بەزوەکو کارگیری جاروی پەرلەمانتارێک لە عێراق کێشە بۆ موچە دروستەکە ئەی پەرلەمانتارەکانی کورد خۆیان ڕۆڵیان نییە لە ناو پەرلەمان لۆبی باش نییە کە ناتوانن لۆبیێکی باش بکەن یاخود پێوەستە بەوەی کە حکوومەت هێرێم داتای پێویستی نییە مەسەلەی نەوتە خاڵە سنووریەکانە ئەوە گرفتە سەرێکەکەی ئەزانی کاک حەکیم پەرلەمانتارێکی عێراق هەڵەسێ شکاتەکە لە هەرێمی کوردستان لەسەر هەندێک بوار باشە بەڵام پەرلەمانتارێکی کورد شکات لە چی عێراق بکە من ئەڵێم وەزیری مالیە بەشە بودجە نانێرێ وەزیری مالیەش یەک لاپەڕە ریزەکە ئەڵێ ئێوەش ئەمانەتان بەو جۆرێ هیچیش نەڵێڵێ کو 400,000 بەرمیلەکە تا داهاتی من لە عێراق زیاد بکە و بەشە بودجەی تۆ زیاد کە ئەڵێ بۆ سۆمۆ نایە ئەمە حەلکە سۆمۆڵێ من دەستم بەسراوە و مقەیدم بە قانونی بودجە لەوە تەجاوزکە من ناتوانم بەرمیلێ نەوت 24 دلار بم بە دەریێنانی بار دەرنێت بۆ بە حکایەتی مێش نەتیجەی نییە هەری لینەوە هەرەی هێنین و هەرەی بین بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێستا پێڵێن هەموار و لە یاسای بودجەی 2024 حەلیکەین من نازانم کەیە دیار نییە من نازانم دەنگی لەسرە درێ کەی جێبەجێ ئەکرێ ئایا پێمان تێ ئەپەڕێنرێ ئایا جارێکی تر کوتلەیەکمان لێ ڕاز نابێتەوە وەکو مەسەلەی بە پارێزگا بوونی هەڵەبجە آخر خۆ کەس هەیە لە عێراقا قەرزاری قوربانیدانی شاری هەڵەبجە نەبێ ئەسڵ حکوومەتی نوێی عێراق بەهۆی ئەو هەموو زوڵمەی سەددام کە یەکێکیان چیمیاباران بوو قەراری ڕوخانی درا ئەمانە ئێستا دەسەڵاتدارن بەشێک لە بەرهەمی قوربانیدانی هەڵەبجە خۆن بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام کە هێتە سەرەوەی بیکەین بە پارێزگا وعدیان نەدابوو وعدیان داڵین کاکە کەی بوو بۆ کەی وعدرا بوو وعد درا ئێمە پێمان وتن دینارێک لەسەر ئێوە زیاد ناکە باشە بەبوونی پارێزگایەکی زیادە لە عێراقا کە ئێستا لە هەرێم هەر خۆی پارێزگایە بە یاسای پەرلەمانی کوردستان هیچ تێ لەسەر ئێوە زیان ناکە بەشە بودجەی ئێمە لە 12.7ەوە نابێ بە 11 بەڵام ئامادەنین قوبوڵیکەن ئەخیر جار لەگەڵ سەرۆکی پەرلەمان کە و کاتە حەلووسی لە جێگەکەی خۆی بوو لەگەڵ هەموو کوت لە شیع و سونی و کوردیەکان دانیشتین وتی وعد بێ پێش کۆتایی هاتنی فەسڵی تەشریعی کە تێپەڕی پێش 9/11 2023 لە ئەخیر کۆبوونەوە پێش 9 مانگ بە شاهیدی هەمووتان بە وعدی من بە ڕەزامەندی هەموو کوت لە شیع و سونیەکانی یەک لەی پرسین وتیان هەمومان قوبوڵمانە وتی مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە دەخەمە بەرنامەی کار باسی مەکەن ئیعلانی مەکەن چونکە ئێمە لە بەردەم حەملەی انتخاباتی پارێزگاکانین چەند پارێزگایەک چەند قەزایەک داوای بە پارێزگابوونەکەن با نەبێ بە شکست بۆ هیچ کوتلەیەکی سیاسی و هیچ لایەنێک چونکە تەحملی زەختەکەی ناکەین ئەمە وعدە ئەمە کەلام شەرەفە لە بەردەمی هەموو تانایدەم ئەخیر جەلسەی فەسڵی تەشریعی ئەم جارە من ئەماکەم هەڵەبجاکەین بە پارێزگا خۆم وەک سەرۆکی پەرلەمان هەموو کوتلەکان وەرن ئەوەستین چکاوە هەر دەستکەوت نییە بۆ 5 کوتلەی کوردستانی وتی منیش و هەموو کوتلەکانی تریش خۆمان بە خاوەنی وازانی قەرزاری هەڵەبجەین دوێژ نەکرد ئەوە بوو پێشەوەی هەڵەبجە بکەین بە پارێزگا سەرۆکی پەرلەمان خۆی محکەمەی اتحادی ئەندامەتی لێسەندەوە یەکێک لە وعدەکانمان لەگەڵ حەلووسی ئەمە بوو ڕۆی بەخۆیەوە بردی باش یەکێکی تر لە وعدەکانەوە بوو کە وتی ئەگەر نەمانتوانی تعدیلی قانونی موازنە بکەین بۆ باشە چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران مناقلە بە جەدوەلی موچەی موچەخۆرانەکەی نەیخێنە ناو جەدوەلی موچەخۆرانی عێراق بۆی لە یەک کاتا هەمووی بدرێ ئەو کێشانەی تر کە لەبەر لێ بینی هەرێم و بەغدا هەیە و چارەسەرەکرێ و ناکرێ و چییە با ئەوانە
بۆ حکوومەتی هەردوو لاجێ بیڵین گرنگەوەی موچە لە وادەی خۆیان بێت تێکەڵ بەمە نەبێ و قەنەعەتیشی بە پێشنیارەکەی حکوومەت هەبوو کە ئەخیر جارشاندی حکوومەتی هەرێم پێیاندا وە لە لای خۆی هەڵی گرت وتی بیرم خەنەوە وعد بێ من قەنەعەتم بەم مناقەلە هەیە پێمەکرێ ئەگەر هات و تعدیلەکەمان پێ نەکرا ئەویشی لەگەڵ خۆی برد. باشە چەند خولەکێکمان ماوە ئێستا تاپەسندکردنی یاسای بوجە بەڵێ کە بەڕێز هەموارکردنەوەی کە بەڕێز دەڵێنی وادەکەی دیار نییە بەغدا ئامادە هیچ بڕپارێکی تر بنێرێ بۆ نەوەکو قەرز دیارە نازانی نەوەڵا نازانم ئەم شاندەی چوون چکە دەڵێن داوای قەرزیان کردووە 700 میلیارد بۆ 600 میلیارد تاوەکو یاسای بوجە هەموار دەکرێتەوە. بەڕاستی کاک حەکیم بەم پینە و پەڕۆیە و بەم قەرز و قۆڵە و بەم سوال و ساقەیە حکوومەتداری ناکرێ مانگێک پیناکەی 3 مانگە فەوتێ بۆیە ئەگەر وەگوتم نەگەینە چارەسەرێک کە خۆمان چارەسەرێکی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بەس چارەسەرکە بەشێکیش پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی نوێ لەبارەی نێوتەوە لەبارەی داهاتی ناوخۆوە بەشە زۆرەکەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە تۆ شتەکانی خۆت مەزبوط کە باشە ئەو کاتە هەمومان شەڕی بەغدا ئەکەین بەڵام کە تۆ خۆت ناتوانانی دیفاع لە گەندەڵەکان و لەرا گەندەڵیەکان ئەوەندە زۆر و وازەحە خۆیان شەرمەکەن لە بەرامبەر ئەوە بەڵام گرفتەوەی کاک حەکیم باجی هەموو ئەم گەندەڵیانە هەموو ئەم ناکۆکیانە خەڵک داوێتی باشە بەس ئەوەی کە ئێستا باز دەوەکی وەفدی هەرێم ڕۆشتەوە بەغدا دەڵێن بەغدا داوای قەرزەکانی دەکاتەوە چێ و قەرزەی بانکی TBI بێ کە بەڕێزت نووسراوێک لەسەر کرد بوو کە 4 میلیارد دلار نزیکی 4 میلیارد دلار ماوە کە لە 2013 بردیانە بەرپرسان ئێستا باسی تقریبا لە یاسای بودجەدا نزیکەی 600 میلیارد دینار بوو بە 12 مانگەکە دەڵێن داوای و قەرزان دەکەن و لەگەڵ ئەو 3 تریلیۆن و 700 میلیارش کە بە قەرز ناردویانە چونکە باز دەکرێت نزیکەی تریلیۆنێکی شایستی وەزارەتی دارایی عێراق بۆی تر هەموو قەرزی ڕەشید و بانکی بازرگانی TBI بووە دەتوانێت لەم کێشەی چارەسەر بکرێت بەخوای کاک حەکیم ئەوەندە خراپە یعنی ئەوەندە قەرزاری و ئەوەندە تێکەولێکە کراوە باشە بە ئاسانی چارەسەر نابێت یعنی سەرۆک وەزیران وتی ئەگەر قەرزار بوون دەیخینە ب 2024 ئەگەر قەرزار بووین پاری ترتانە دەی پارەی تری نەدا پێمان دیارە قەرزارین خۆی لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی شات بوو لە مانگینەوە دەڵێ ئەو 300 میلیاریە لە پشتکێریم لە 2023 بەشینەکە لە 2024 دا بردرێ بەزی ساریم داوا دەکە دەڵێ بکرێتە قەرزی درێژخایان وەڵاهی ئەوانە چارەسەر نین ئەوانە بۆ تێپەڕاندنی هەندێک دۆخ بووە ئێستا دۆخەکان کە تێپەڕێنراوە بێت چارەسەر یەکجارێکی بۆ بکەین کێشەی نەوت ئەبێ بە یاسای نەوت و غازی عێراق چارەسەریکەین کە ئەویش مسودەکەی هێنراوە گفتوگۆی لەسەر کراوە هەرێم و بەغدا زۆر دوورن لە یەک زۆر دوورن لە یەک بۆیە تەسەور ناکرێت بتوانرێ بە ئاسانی یاسای نەوت و گازیش بۆ چارەسەری کێشەی نەوتی هەرێم دەربچێ ئەمە یەکێکی ترە لە گرفتەکان باشە بەڵام بتوانین موچە جیاکەینەوە ئەوی تری با بەغدا بیبڕێ ئەوی تری با بەغدا هەموو ڕۆژێ محاکەمە و محاسبەی مەسئولینی حکوومەتی هەرێم بکات لە پاکتاوە لە موچەخۆرە لە مەسەلەی سەربازیە ژمارە و ناویان لە هەر شتێکە بە حکوومەتی عێراقی ئیجراعات بکە ئێستا بەڕاستی باشە عێراق بە محکەمەی اتحادی دەستی کراوەی بەرامبەر هەرێم و عێراق لە دوای شەڕی داعشەوانە جارێک کراتۆتەوە سەر پێی خۆی دەتوانێت گەر بێ فشار بخاتە سەر دەسەڵاتدارانی هەرێ بەڵێ دەیان ڕێکار هەیە ئەگەر بیگرێتە بەر فشاری زیاترە خاتە سەر هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان هیچ کارتێکی فشاری لە بەرامبەر عێراقا نەماوە و ئەو تەمەڕودەی کە جاران لێ کرد بە حکمی نەوتەکە بوو بێ منەت بوو ئەوانی ژیان خۆتان نەوتە فرۆشن بڕۆن خۆتان کێشەی خۆتان حەلکەن ئێ ساڵین کاکە خۆمان نەوت نافرۆشین ئێوە وەرن بیفرۆشن ئەویش بەهۆی ئەو کێشەی کری دەرهێنانەوە کۆمپانیاکان داوای حەقی خۆیانەکەن حکوومەتی هەرێم ناتوانێت بیدا بەغدا شەڵێ من حەقم بەوە نییە موچەخۆر باجەکەیەدا بازار باجەکە ئێستا لە سنووری سلێمانی هەڵەبجە و ئیدارەکان ڕاپەڕین گەریمان کێشەی خوێندن هەیە وەرزێکی خوێندن فۆتە ئەمڕۆ نووسراوی وەزارەتی پەروەردە بوو دەڵێ
ئەو کاتێک کە بودجە تا بودجە هەموار دەکرێتەوە و شایسی دارایی هەرێم دەنێرێت دوای پلە بەرزکردنەوە دەست پێ دەکات مامۆستایانی وانە بێژ دەکرێن بە گرێبەست چاوەڕێی ئەو بکەین چاوەڕێ ئەو بکەن مامۆستایان یاخود پلە بەرزکردنەوە کە فەرمانبەری مەدەنی وەسێنراوە ئەوە وایە بڵێم ئەگەر من پارەم دۆزیەوە بەشی تۆ دەم ئاوایە یەکێ لە من پارا دۆزمەوە بێم بە تۆ ئەو مەتاتیە ئەوە گرێدانی هەموو ئەمانە بە بەشە بودجەوە ئێگەر چارەسەر نەبوو یعنی نابێ ئەخۆ پێشتر خۆت نەوتە فرۆشتۆ لە بەرزکردنەوە ڕاگرتووە گرێبەستە نەکردووە بە هەمیشەی تاعیناتە ڕاگرتووە هەموو شتانت کردووە بەبێ یاسای بودجە تۆ یاسای بودجەت نییە لە 2013 بەولا حکوومەتی هەرێم من 7 ساڵ پەرلەمانتار بووم لە هەرێمی کوردستان یاسای بودجەم نەبینی ئەمەی هەرێمی کوردستان نەتیجەیە نەتیجەی گەندەڵی و خراپ ئیدارەدانی ئەو هەشت کابینەیە و درێژکراوی بۆ نوێم ئەمەیە باش بەزیستە پارتیوکێ دیشکە خۆیان لە حکوومەت هاوڕانی یەک گوتار لە هەمواری یاسای بودجە لە پرسی تر نەخێر نەخێر بەڵام هەمومان متتەفیقین باشە موچەی موچەخۆران لە ئینفاقی فعلی جیاکەین بەرز وەکو پەرلەمانتارەی ئەوەندەی کە لە دەسەڵات داوێ چی بە موچەخۆران دەڵێیت وەڵاهی وازەحە کێشەکەیان چییە؟ ئێمە چۆن قسەی لەکەین ێستا هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان نەزانێ کێشەی یاساکەش چییە یاسای بودجە بۆ جێبەجێ نەکرا خەتای کێیە چییە چۆنە ڕەغمی هەموو شۆڤێنیەتێک عەقلیەتێک کە لە عێراقا هەیە و ئێستا هەمەرەبا لە گەڕەکی نەورۆزی کەرکووگەر ماڵە چۆڵ بێ هەمەرێکی و کۆمەڵێک جوندی عێراقی تێکە و داگیرێکە ئەمە عەقلیەتی سەربازی عێراقیە وەزارەتی دیفاعە ئەو عەقلیەتە لە عێراقا حوزوری هەیە کە باوەڕی بە تۆ نییە حەز بەبوونی تۆ ناکە حەزەکات تۆ کۆیلە و ژێردەستەی بێ و جاهەبی ئەمە ڕاستە بەڵام حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم نهاتون دۆخێک دروستکەن کە ئەوان ناچارکەن بەم جۆرە نەبن بەرامبەر بە هەرێمی کوردستان و مستحقاتی خۆمانیان لێ وەرگرین ئەمەندەیان گەندەڵی و شتینی ناڕێک هەبووە ئەمە نەتیجەکەیەتی باشە بۆیە چیمان پێ بکرێ باشە دەبێ هەوڵ بدەین ئەم مەوزوع حەلکەین ئەگەر حەلی نەکەین ئەسڵان حکوومەت خۆی چۆن ناتوانێت ئاوا بەردەوام بێ ناتوانێت خۆی ناتوانێت ئاوا بەردەوام بێ خەڵک چۆن قبولێکا سێ مانگی 2023 فەوتا بێ بچێتە 2024 نەزانێ موچەی مانگی کەی مانگی یەکی کەی وەرەگرێ ئێگەر خەڵک قبولی کرد وەڵا حکوومەت زیاتر زوڵمەکە زیاتری موچەیە بڕێ ئەگەر خەڵکیش قبولی نەکرد و دەنگی لێ هات و فشاری دروست کرد دەبێت بێن لە بەغدا چارەسەریکەن سپاس دەکەین زۆر سپاس بۆ ڕێزکاک سۆرا عومەر مامدومان کرد سپاسیان بەدەبوون سپاس بە بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ